زیاتر لەگەر عسام گەمەی مەکە هەندە تحقیقی لە من مەکە باشە؟ آخر سومەیە پێم گوتی بە خۆشەویستی بردی بکە ئەخر بزانە ئەوەیە مەسیری خۆشەویستی هەمووی ئەوەی کە بەدوو خۆشەویستی کەتیە ئەوەیە مەسیرەکەی ئەمەیان ناوی سەرکاری نەینی بە هیچنەوەکی سەرکار برادری منە و هەتا برەی پیاوە کچێ نەکەی تەلەفۆنشی لازم بە قورعان تەلەفۆنشی لازم بکەی سەر لە قوڕە دەدا دایە گیان دایە لەکوێی بمبینی ئاو بکەسم لێرە خدایە کە هیچ سەدەمش خۆ کەس لەگە کەس تەبانیە ئێدە برێشتەک هەیە گرێکۆرەکەی دە پێم ڕبانوت بکەمەوە بەرەسەر کار هیچ نیە ناکاکە بێزارمە لە مەشروبی هەموو شێ مەشروب وەڵای هێر و جێش بووینە نامبینێ مامەگیان خۆشی ناوێم ناشرینم لە پێشتاوی شتی جوانتر لە منی دەبێت ئەرێ بەس نییە پێشەممە کاتژمێرنەوە